بەڵێ چی ئاسڵاوتان لێبێت ڕووداوەکانی هاتوچۆ لە شاری هەولێر ڕوویان لە زیادبوونە بە تایبەتی ئەوڕۆ لە شەقامی 120 مەتریکەوە سێ حاڵەتی ڕووداوی هاتوچۆ هەبوونە بەگشتی لە هەولێر 5 حاڵەت هەبوونەوە لە ڕێگای بەرەو هاتن بەرەو هەولێر لە کۆیە سێ حاڵەت هەبوونە سێ هاوڵاتی جانیان لە دەستداوە و هاوڵاتی نەبوونەوە 17 هاوڵاتیش بریندار بوونە ئەمە لە شەقامی 120 مەتری دەست پێ بکەم کە زۆرترین ڕووداوەکانی هاتوچۆی لێ ڕوەدەن لە لۆپی شەقامی کەرکک بەرەو 120 مەتری لە 24 کاتژمێری ڕابردوو BMێک بە خێرایەکی زۆرەوە بەرەو شەقامەکە دێت و یەکسەر دەچێتە لای دەستی چەپی و خۆی بە ئۆتۆمبیلێکدا دەچێشێت سێ ئەندامی خێزانێک لە ئۆتۆمبیلەکەدا بە سەختی بریندار بوون ئۆتۆمبیلە BMەکە ویستوێتی ڕابکات بەڵام دواتر تای ئۆتۆمبیلەکەی لێ دەبێتەوە ڕادەوەستێت و دواتر ئینکاری لەوە دەکاکەوە خۆی بە عەمود داکێشاوە خۆی بە سیارەکەدا نەکێشاوە دواتر دەرکەوتەوە ئەو شۆفێرە لە ژێر مادەی کحۆلیدا بووە بۆی ئینکاری لەوە کردەوە هەروە لە ڕووداوێکی تر لە شەقامی 120 مەتری ڕێگای مووسڵ ئۆتۆمبیلێکی بار هەرگەری گەورە مەقەز دەکاتن لە نەفەقێک ئۆتۆمبیلەکە تێک دەشتێت و دەبێتە زیاتر لە 10 پارچە بەمە شۆفێرەکەی بە سەختی بریندار دەبێت و هەروەها لە ڕووداوێکی تر لە شەقامی 120 مەتری ڕێگای بەحرکە ئافرەتێک بەرەبەیانی زوو بە خێراییەکی زۆر وەکۆی پۆلیس ئامادەی پێکرد دەڕواتن عمودێکی کارەبای کە بە قورسایەکی زۆر و چیمەتۆیەکی زۆرەوە لەگەڵ خۆی دەبات و جگە لەوەش چەند کربستۆنێکی جادەکەش خراپ دەکات کە دەبێتە هۆی جان لە دەستدانی ئافرەتەکە لە ڕووداوێکی تر لە ڕێی کۆیە هەولێر بەرەو ناو هەولێر بڵین ئۆتۆمبیلێک بە خێرایی زۆرەوە لە کاتی بارانبارین خۆی دەکەشێت بە ناوەڕاستی جادەکە ئەمە جگە وێرانکردنی چەند دار و ناوەڕاستی شۆستەکە کامێرایەکی هاتوچۆش تێک دەشێنێت لەگەڵ خۆی وەروها تایبەت لە ناو شاری هەولێر 5 بریندار هەبوون و هەروەها دوو حاڵەتی مردن کە ئافرەتێک و منداڵێکیش لە ناحیە قوشتەپا دەکەوێتە ژێر تراکتۆر و لە تەمەنی 4 ساڵ کچە جان لە دەستدەدات لە ڕێگەکانی هاتن بەرەو هەولێر لە سماقۆلیش لە ڕووداوێکی هاتوچۆ دەبێت وەروها لە کلکە سماقیش لە ناحیە دێگەلش بەرەو هەولێرەوە ڕووداو دەبن لەوێ لە سێ ڕووداودا 12 هاوڵاتی بریندار دەبن و هاوڵاتێکی تەمەن 25 ساڵیش گیان لە دەزاتە خەڵکی قەزای کۆیە واروها ئەگەر کات هەبێت ئەم باسی ڕووداوێکی تر بکەم لە شاری هەولێرەویش ئەمڕۆ دوای نیوەڕۆ تەرمی گەنجێکی 29 ساڵی لەناو سندوقی ئۆتۆمبیلەکەی خۆی لە بنەسڵاوە دۆزراوەتەوە کە تەمەنی 29 ساڵە و شوێنەواری سێ فیشک پێوە دیار بواتە و دیاوی بەیانی لە ماڵچۆتە دەرەوە دوای نیوەڕۆ تەرمەکەی دۆزراوەتەوە پۆلیسیش وتی لێکۆڵینەوەمان دەست پێ کردووە لە ڕووداوەکە بە زووترین کات تاوانباری سەرەکی ڕووداوەکە دەستگیر دەکەین لای خۆشەوە وتەبێژی پۆلیسی وتەبێژی هاتوچۆی هەولێر بێن ئاڕتیراگەن زۆربەی ئەو ڕووداوانەی کەوا ڕوەدەن لە شەقامی 120 مەتریانەوەیە لە ژێر مادەی کحۆلیدان و یانی شەوێ بەشێک لە شۆفێران شەقامەکە وەکو بەکاردێن وەکوی شەقامێکی خێرایە و نوێیە زیگزاک و لێخوڕینی زۆر دەکەن زیاتر ئەو ڕووداوانە بۆ هۆکارانە دەگەڕێنەوە بەڵێ مراد ئەحمەد پەیامدێری نارتی لە هەولێر سپاس بۆ زانەرەکانت.